سوێنە خۆم بەم قورئانە پیرۆزە بەرهەمەکەی من 100% سود و ئیسفادەی زۆرە ڕیکلامکردنێک لە سۆشیال میدیا پەیدا بووە، کاڵاکات دائەنێ و قورئانێک دەهێنێت و دەستی پێدا ئەدەن و سوێندی پێ ئەخۆن، واتە سوێند بە قورئانەکە ئەخۆن کە کاڵاکەیان سوودەکەی وایە. جا ئەمە کاردانەوەی لێکەوتوتەوە. یەکێتی زانایان ئەڵێ ئەم جۆرە ڕیکلامە پەسەند نییە و چاودێری بازرگانی هەولێریش دەڵێت ڕێکاری یاسایی دەگرینەبەر. ئەم جۆرە ڕیکلامانە بۆ بابەتی جوانکاری و شامپۆ و بابەتە تەندروستیەکان و زۆر بابەتی دیکەش ئەنجام ئەدرێت بۆ باوەڕپێهێنانی خەڵک سوێند خواردنیان بە قورئان کردو تا ئاو خواردنەوە. هۆگر عەلی بەڕێوەبەری چاودێری بازرگانی هەولێر بە 1964 وێت ئەم جۆرە ڕیکلامە لە ڕووی عاداتەوە بە تەواوی قەدەغێ. ئێمە نووسراومان ئاڕاستەی وەزارەتی ڕۆشنبیری کردووە چونکە دەڵێ ڕیکلام پەیوەستە بەوانەوە چاوەڕێی وەڵام ئەکەن بۆ بەدواداچوون، دواتریش ڕاستە و خۆ لە ڕێگەی دادوەرە و ڕێکاری یاسایی ئەگرنەبەر. لای خۆشیەوە عەبدوڵڵا شێرکاوەیی و تەبێژی یەکێتی زانایانی ئایینی ئیسلام لە هەرێمی کوردستان لەسەر ئەو بابەتە بە 1964 وت ئەو جۆرە ڕیکلامکردنە پەسەند نییە و ناشبێت لەسەر مامەڵا قورئان بکرێتە ئامرازێک بۆ کڕین و فرۆشتنی کەلوپەل و پێویستە کڕیار و فرۆشیار هەردوو لایەن ڕەزامەند بن.